چینە لای خاتونێکی دەسترەنگین کە کۆمەڵێک لە ماسک و لە ئەم دەمامکانە دروستەکە ئەم دەمامکەی کە ئێستا بە من و بە سەحەری شەوەیە ئیشی ئەم خاتونە دەسترەنگینێ جا ئێستا خات و هودا حەسەن کابڕێزیان خاوەنکارن بابێتە لای ئێمە بۆی بە شێوازێکی چڕوپڕ لەسەر کارەکانی قسە بکەین فەرموو خات و هودا. ئێمە بە ماسکەکانمان هەڵگرین ئەژین چونکە هەمەودا بەخێربێن خات و هەودا. بەخێربێن خات و هودا دەستەکان خۆش بێت بە ئەو سەلەی قەژوانە. زۆر سپاس ممنون سپاسان دەکەم. خۆش بێت زۆر سپاس بە ئەمانەت دانێم. دەستەخۆش بێت. خاسکەکانیشتان لێ جوان بوو. دەستە خۆش بێت. سپاس بە سەرەتا خۆت بناسێنە لەکێکەوە ئەم کارە ئەەکەی چۆنچۆنی بوو بێرێ لە کارێکی وا کردەوە هۆکارچی بوو کە ئەم قماشانەت هەڵبژار کە زیاتر ئەم قماشانە ئەتوانین بڵێن ئەگەڕێتەوە بۆ کولتوری خۆمان ئێمە ئەمە جامانەیە کە ڕەنگە هەرێکێک لە باو باپیرانی ئێمە بەکاری و هەوریت بەکارهێناوە ئەگەر باسێکی ئەم بابەتانەمان بۆ بکەیت و خۆشت بناسێنی لەگەڵ. سڵاو لە بینەران سڵاو لە ئێوە ناوم هودا حەسەنە خاوەنکارم و هەروە قوتابی بزنسم تەڵەبەی بزنس. اینجا ئەگەر باسێکی کورتی جامانە بکەم جامانە 2 ساڵ پێش ئێستان بیرۆکەیەم هەبوو کەم بیرۆکۆم بۆ هات کاتێکی وام نەبوو بۆی جێبەجێ بکەم ئەوە بوو 9 مانگ پێش ئێستا با بڵێن کاتی کەرەنتینە بوو. یەکەم جار بیرۆکەکە لە چیوە چون ئەو کاتە ماسک نەبوو ویستت بیکەی بەچی جامانە ڕاستەکەی وڵا ئەو کاتە کە بیرۆکەکە هەبوو ئەگەر سیرکەن ئەو هێلەگەیە هێلەگەکانی تر بۆ نمونە ئەو هێلەگەی کە ئەگەر پیشانی بینەرانی بدەم ئەو بیرۆکانم هەبوو ئێستاوە هی پیاوە ئۆکەی ئەتوانی بە شێوازێکی مۆدێرن بیپۆشی و هەروەها لەسەر جلی کوردیش بیپۆشی. هەوریەکەشی بۆ کچانە هەوریەکە بۆ کچانە و ئی ئافرەتانیشمان هەیە لە پێیجەکان ڕسمشتەکانی بەردەستە. ئەوە بوو لە کاتی کەرەنتینە کاتمان زۆر بوو بڕیارمدا کە ئەو بیرۆکەیە بەس بە بیرۆکە نەمێنێتەوە ئیتر دەست پێ بکەم بەوەی کە ببێتە بزنسێک ببێتە براندێک کە بتوانین خۆمان لەناو ببینینەوە. دەستەکانە لە چی شەوە هات بەڕاستی من لە ساڵێک پێش ئێستا ملیوانکەیەک قەزوانم بەدەستی خۆم دروست کرد ئەوە لە ملی خۆتاوەری بخۆم دروستم کرد حەزم لێ بوو کە دروستم کرد هەستم کرد ڕۆژ بە ڕۆژ شتێک دروست دەبێ لینکێ دروست دەبێ ئەوە بوو کە ڕۆژی وا هەبوو لە بیرم دەکرد لە ملی بکەم هەستم دەکرد شتێکم نەقسە لەوە ئەو بیرۆکەم بۆ هات کە شتێک دروست بکەین هەست بۆ بکەین کە ئیتر وەکو بەهایەکە بۆمان خۆمانی لەناو بدۆزینەوە هەست بۆ بکەین کە مەسەلەن بەرهەمێکە مۆرکی کوردی پێوەیە بیرۆکەکە لەوە سەری هەڵگرت وردە وردە تا بەرفراوانە کرد. زۆر باشە ئێستا ئەمە کارێکە لە کارەکانی خات و هودا بەدەستمانەوە بێگومان لە قوماشی جامانە دروستی کردووە کارێکی زۆر جوانە ڕەنگە بیرۆکەکەش بیرۆکێک بێ کە هێشتا نەکرابێ کارێکی زۆر زۆر جوانە زۆر باش ئەژین ئەمە بەتانی لێ نەداوە لە ژێرەوە وایە ئەمە ژێرەوەی ئەستارە بۆی ڕقرا بوەستێ باشترە شازێکی مۆدرنەتر بداتن ئەگەر بیر بکەینەوە هەمومان یادگاریمان لەگەڵ جامانە هەیە یاوتێ لە ڕسمە کۆنەکان کە سەی دەکەین باپیرانمان لەسەریان کردووە جەمەدانیان بەکارهێناوە ئەوە بوو هەستمان کرد بۆشاییەک هەیە لە نێوان گەنجی ئێستا و لەگەڵ ئەو کاتەیە بۆ توانیمان هەستمان بۆ بۆشاییە کرد بتوانین ئەو بۆشاییە پڕ بکەینەوە لە ڕێگەی شتێکەوە هەم کلاسیک بێ هەم مۆدێرن بێت تێکەڵی بکەین جامانە وەکو شۆڕش بەکاراتوە ئەگەر لە پێشووتر سەیری بکەین ڕەمزی شۆڕش بووە بەڵام ئێستا توانین لە ڕۆژانی خودۆک و ترێندێک بەکاری بێنی و بە شێوازێکی ئاسایی وەکو ئاسانکاریەک ئێمە توانیمانە ئەو ستایلانە لێ دەربچوێنین. دەستەکانە خۆش پێشوازی خەڵکی بۆ کارەکانی تۆ چۆنە لەگەڵ ئەوەی کە دەستە یاوەتە کارێکی زۆر جوان پڕاوپڕە لە کارێک کە ئەتوانین کە کللتوری خۆمان بەبیر بێتەوە ئەو نەریتانی کە لە پێشترا هەبووە بەبیرمان بێتەوە ئەو قماشانی کە بەکارهێناوە ڕاستە و خۆ ئەمان باتەوە بۆ سەردەمە کۆنەکان کە باو باپیرانمان تیا ژیاون پێشوازی خەڵکی بۆ ئەم کارێک تۆ لە چه ئاستێکە سەرەتا کە براندەکەمان دروست کرد هەڵبەت ئێمە ستافێکی کە دروستمان کرد تمان با ڕۆژە بچینە ناو بازار تاقیب بکەینەوە بزانین خەڵکی چۆن دەڕوانە ئەو بەرهەمەی کە دروستمان کردووە
هەڵبەتە من پێشوازی خەڵک زانیم کە شتێکی زۆر باش دەبێت بەڵام لەو چاوەڕوانیە من زیاتر بوو کە من چاوەڕێم کرد بوو چوینە بازار کاردانەوەی هەموو منداڵ گەنج و ئەروەها پیریشمان وەرگرت ئەو بۆ نمونە پیرەکان کە سەیران دەکرەوە جامانەیە و لە بەری کچێکدایەوە ئەو شتێ سەری من چۆن چۆتە با بڵێن بۆتە هێلەگەی شتێکی زۆر زۆر خۆش بوو و منداڵش دا شتێن لە شوێنێک بینیوە بەس نازانم چییە یعنی وەکو شتێکە کە بەبیرهێنانەوەی کە بە شێوازێکی جیاواز و گەنجەکانیش بەڕاستی پێشوازی زۆریان لێبوو لە ئیڤنتەکان کە بۆ نمونە پێشوازی لە خەڵک دەکەین خەڵکی زۆر زۆر بە شتێکی پێویستیان زانیوە کە لەو کاتی ئێستادا شتێکی وا هەبێ بۆی بتوان بیپۆشن ئەوەی بەرخۆشت هەر ئیشی دەستی خۆتانە هەوری ئەگەر ئەزیەت کێشی هەستی بۆی کە ئەو هێلەکە جوانە کچانەش ببینرێت ئەوە هێلەگە ستایلەکەمان بۆ شێواز داناوە لێرە بتوانێت یەک بگرێتەوە لە پشتەکەشی بەم شێوازەیە گوڵە سوورەکە لە پشتەوەیەتی ڕێک هاوشێوە یەکیش بڕێتە بۆ ئەوەی کە یەک بگرێتەوە دەستەکانە خۆش بێت جا هاوینە کچان لانە هەندێک وایە حەزیان لە شتی وابێت ئەتوانن بۆ سەر جل لەبەریکەن زۆر زۆر جوانە بێت هەر ئەوەی کوڕانەکەش هەر من کە دقەتمدا ئەژین ئەتوانن کوڕان بۆ سەر با بڵێن قاتی کوردی ئەمە بەکار بهێنن کەوا پانتۆڵە هەر شتێک لەبەرەکەن قاتە کوردیەکان ئەگەر مەجاالیتیابێ ئەتوانن ئەمەی لە ژێرەوە لەبەر بکەن زۆر جوانە ڕاستەکەیت ئێستا ئەمە هی سەر چاکەتە ئەگەر دقتماندا بێ کوڕ هێلەک لەسەر قەمیز لەبەر دەکاتن و بەڵام دەشتواندرێ لەگەر جلی کوردی بپۆشێتن شێوازێکی زۆر زۆر جوان زۆر جوانە بێت جامانەکە لەسەر جاران ئەیان کردە ملیان ئانا بەسەر شانیانە شێوازێکی زۆر جوانە و باڵانسی زۆر ڕنگ دەکە لەگەڵ ئەو ڕەنگی کە مەسەن لە وەکو شەروال دەیپۆشی هەستەکەم فۆرمی لەشیش زۆر جوان ئەوەستێکە لە بەریەکەی جامانە خۆی ستایلەکەی قوماشەکەی قەرەباڵخە بۆ زۆر زەڕورە کە دەیپۆشی لەگەڵ شتێکی سادەیە بیپۆشی ناکرێ هەمووی جامانە بێت تاقیمان کردوتەوە پێشتر فۆرمێکی زۆر جوان ناداتن ئەگەر هەمووی جامانە بێت جاکەمە سەیرم کرد بینیم هەمووی وەک جلە بیانیەکان وایە ئەمەی پێوەیەتی اینجا زۆر جوانە مەیدی کوردستانەکەی ئەوەی کە زۆر زۆر جوان بوو دقەتی ئەمەشمدا چەند بە جوانی و بە کواڵیتی دروستان کرد اینجا قیاساتیشی هەیە ئەمە مدیەم بوو یعنی ئەگەر کەسێک بێت بۆ نمونە داواتان لێ بکای و بە شێوەیەکی زۆر زۆر ستاندارد بەپێی قیاسەکانی لای خۆتان بۆی ئەدورن ئەو شێوازێک کە دروست کراوە شێوازێکی ستانداردە قیاسەکانی پێکاتەوە لە سمۆڵ تاوەکو ئەکس لارج بۆ کەسێک کە داوا قیاسێک دەکاتن ئەو کاتێمە بۆ شێوازە قیاسەکەی دەدەینی و تاقی دەکاتەوە و قیاسەکانی هەمووی ستانداردە وایە دەستان خۆش ئێستا بەڕێستان ئەمەتان کردووە بە براندێک بەڵێ پشگیری ئەو کەسانی کە لێرە کارەکان یاخود با بڵێن خاوەن کارەکانی تر لایەنە پەیوەندیدارەکان بۆ خاتونە دەسترەنگینەکان کە کارێکی تایبەت بە خۆیاندا ئەمەزرێن لە چه ئاستێکە بە تایبەتر ئەگەر بزانن کارەکە تەواو پەیوەندی بە کللتوری ناوچەکەی خۆمانەوە هەیە ڕاستەکە کارێکی وەک جامانە براندی جامانە پێشتریش باسم کرد پێشوازی زۆری لێکرا و ئەوەی کە با بڵێن لە ئێستا داوەندەی کە من وەکو گەنجێک دەست پێشخەریم کردووە وەکو کارێکی خۆم دامەزراندووە ئەوەیە کە زۆر لایەن هەیە ئێستا دەیانەوێت بەرهەمی ناوەخۆ ڕوو لە زیاد بکاتن لەبەرەوەی بینیان کە مەسەلەن ئەو کاتێک کە بەرهەمی ناوەخۆ وەلانراوە کاریگەری بۆ شایەک دروست دەکە لە کۆمەلگا بەڵام ئێستا گەنجی زۆر زۆر چالاکمان هەیە کە دەیانەوێت کارە ناوەخۆیەکان لە شتێکی بچووکەوە ئەزمونێک بۆ کەسی بەرامبەر بگوازنەوە بیکەن بە شتێکی گەورە و لە ڕێگە ئەمە شۆ زۆر پرۆگرام هەیە پرۆگرامی بزنسی ناوەخۆی و بەرەو پێشبردننی بزنسی ناوەخۆی و شێوازی بەرەو پێشبردننی ئەو بزنسە بچووکە بۆ بزنسێکی گەورەتر و گەاندنی دەنجی خۆت بە شوێنی گەورەتر ئێستا بە خۆشحاڵیەوە هەیە بۆی بتوانی کە نەقسەکانی خۆت ببینی بۆ شایەکانی خۆت ببینی بتوانی باشتری بکەی و بەرەو پێشی ببێ منەو کاتێک کە بیرم لە جامانە کردەوە پێشووتر داخلی پرۆگرامێک بووم پرۆگرامەکە لەسەر ئەو بکە چۆن تۆ بتوانی لە ڕێگەی سیستەمی دیجیتال مارکتینگەوە ئەو شتانێک کە هەتە بیگەینی بۆ کەسانێک کە دەتەوێتن هەڵبەتەوەش زۆر یارمەتی دەربوو بۆ بتوانم ئەو شتێک کە پێویستە بیکەم بیگوازمەوە بۆیە لە ئێستادا من پێم باش بووە بە شێوازی ئۆنلاین بۆ شتەکانمان ئێستا لە ڕێگەی سۆشەڵ میدیاوە ئێمە چالاچین و حەزیش دەکەین لە داهاتوو زیاتر شوێنێک هەبێتن و هەم لە ڕێگەی سۆشەڵ میدیاشەوە بەرەو پێشی بدەین باش دەستەکانتان خۆش بێت جا ئێستا
ئەم قوماشانەی کە ئێوە بەکاری ئابێن هەندێکیان زۆر کوردانێ ئێستا بۆ نمونە هەوری بەڕاستی کوردانێ من بینیومە لە وڵاتانی ترا ئەژین هەوریان بەکارهێناوە بۆ نمونە لە وڵاتی ئێران خاتونەکان وەک لە چک بەکاریان هێنا بێ ئەوەی کەلانێ بزانن هی چ گەلێکیان نەتەوەیەکە هیچ هەوڵێکتان هەبووە ئەوەی کە بە تایبەت زۆر کوردانەترە وەک هێلەکەکەی بەرخۆد وەک ئەمە با بڵێن ئاستی کارەکانتان هەر بە دیجیتال مارکتینگەکە وای لێ بکەن بیبنە دەرەوەی سنوورەکانی کوردستان ئێمە لە ڕێگەی پێجێکەوە کە 9 مانگە دەستمان پێ کردووە ئەوە تەیە هەستمان بۆ کرد بەڕاستی جامانە بۆشایەکی پڕ کردوتەوە ئەوە تەیە کە بۆ نمونە تۆ لە وڵاتێکی دەست ناگا بۆی کە شتێکی خۆت بپۆشی مۆرکی خۆتی پێوە دیار بێ کە شتێکی وا دەبینێتن یەکسەر نامە دەنێریتن ئاگدارمان دەکاتەوە کە بەڕاستی بە هەر جۆرێ بتوانن ئەو پرۆدەکتانە یاخود ئەو بەرهەمانەی کە هەیە بتوان بیگەنێمە لە وڵاتانی کەنەدا و یا هەر شوێنێکی دیکە ئەوروپا و بە تایبەت هەر چوار پارچەی کوردستان لە باشوور و باکوور یعنی خەڵکی زۆر هەستیان بۆ کردو کە پێویستیان بۆ بەرهەمانەیە پێشوازی خەڵک زۆر باشوە بۆ ئەمە بەلای شوێنە زۆر جوانە زۆر جار لانەیە تەنیا وەک جوانەکە حەزکە لەلایخوان هەڵەگرن ئەم قوماشانە لە هەر وڵاتێک وەکو شانازیەکە کە مەسەلەن ماسکێکی جامانە پۆشێ بۆ ئەو وەکو شانازیەکە کە دەسوڕێتەوە لە ناو ئەو خەڵکانێک کە هیچ ئاگاداریشان لە کلتور و شوناسی ئەو نییە بۆیە هەز بە و بەها دەکە کە لەگەڵ ئەو ماسکە هەیە چکم بەڕاستی تۆ کە ماسکێکی وا دەپۆشی یا لە هەر ئیڤنتێکە بووە خەڵکی وڵاتانی ترکە ئەگەر کوردیش نەبوو بن کە بەرهەمێک چوا دەبین بێ ئەوەی کە بزانێ نرخەکەی چەندە و بەهایەکەی چەندە یەکسەر دەڵە شتێکی وام دەوێ کە پرسیارمان لێ کردووە دەڵێ دەمێ ئەو شتە لە لای من بمێنێتەوە چکم ئەوە مۆرکی ئەو شوێنەی پێوەیە یعنی ئێوە ئیڤنتی دەرەوەی کوردستانتان بووە دەرەوەی کوردستانمان نەبووە بەڵام خەڵکی بیانی لە میوانەکانی ئەرکوانە دانێ شتێکیان هەبێ مۆرکی ئێرەی پێوە بێت بۆی لەگەڵ خوانی ببنەوە کە بڵێن شتێکی وا هەیە دیارەیەکی کوردستانە و ئەو شتێ لە پاڵە چکم زۆربیان دەزان کە من پێی دەڵێن سکارف ئەوە سکارفی کوردانە لەچکی کوردانە جامەدانی کوردانە زۆر خات و هودای خۆشەویستە هەر بە ئاماژەر بۆ بکەم لە شاری هەولێری خۆشەویستەوە زۆر وەزارەتی شیرینی زۆر خۆشحاڵ باز بۆ ئامادەبوونە زۆر سپاس زۆر بەخێر ئومێ دەکەم کارەکەت گەورەتر و گەورەتر بکەیت زۆر خۆشحاڵ بووم بەناسیتان بەخێر بێ دەستەکان نەخۆش بێت